وێنەیەک بەتەنها زیاتر دەگەیەنێت لە پارچە نووسراوێک. ئەم وێنانەی کە خەڵاتی پلیزەریان بردۆتەوە و لەلایەن کارمەندانی ڕۆژنامەی نیویۆرک تایمز گیراون، ئازار و ناڵاندنی خەڵکی تایە لە ناوجەرگەی ناکۆچیەکانی ئەفغانستان و پاکستاندا. دەرهێنەری باڵای گەلەری خەڵاتی پلیزەر کین کراوفۆرد دەڵێت ئەم دیمەنانە لەسەر توانایان بۆ گەیاندنی ڕاستیە زەقەکە هەڵبژێراون. هەموو ئەم وێنەگرانە داستانگێڕێکی زۆر باشن. ئەوان وێنە دەگرن وەکو بەشێک لە پێشاندان و ناساندن لە ڕۆژەمەدا. بەڵام ئەمان قسەکەرێکی زۆر باشن. تو هەمیشە بەو جۆرە لەبارەی وێنەگرێکەوە واویر ناکەیتەوە. بەڵام وێنەگران هەمویان لەبارەی داستانەکە و گرنگی داستانەکە و کاریگەری وێنەکان زۆر بەباشی ئاگادارن. وەلەبەر ئەوە زۆری ئەم وینانە لە بارودۆخێکی زۆر سەختە گیراون وەکو شەڕ، برسێتی و زەوی لەرزە و زۆر شتی تر. جا ئەوان تاقیکردنەوەیکیان هەیە کە پێشانی بدەن و لەگەڵ بینەراندا هاوبەشی بکەن. خەڵاتی پلیزەر لەسەر ناوی جۆزێف پلیزەر ناونراوە کە ڕۆژنامەگەرێکی بەناوبانگی ڕۆژنامەی نیویۆرک وۆرد و سان لویس پۆست دیسپاچ بوو. 6 ساڵ دوای مردنی لە ساڵ 1911دا بە شیڕاگەیاندنی زانکۆی کۆلۆمبیا یەکەم خەڵاتی ڕۆژنامەگەری پلیزەری پێشکەش کرد و لە ساڵ 1942دا خەڵاتی ڕۆژنامەگەری وێنەگرتن زیادی کرد. لەو ساکەوە 11,000 وێنەگر خەڵاتی پلیزەریان بەدەستهێناوە و هەمووشیان لە گەلەری خەڵاتی پلیزەر لە نیوزیەم بەدی دەکرێن. جارێکی دی کین کراوفۆرد بۆ ئەوەی شایستەی خەڵاتەکە بێت، فۆتۆگرافەر و یاخود وێنەگەرەکە ئەبی وێنەکەی لە ڕۆژنامەیەکی ئەمریکاییدا بڵاوکرابێتەوە. بەگشتی خەڵاتێکە کە دەستگای بڵاوکردنەوە و یاخود ڕۆژنامەکە بەشداری خەڵاتەکە بێت. جا هەروان نییە فۆتۆگرافەرەکە بڵێ من حەز دەکەم لە ڕاستیدا پێشبەرگەی وێنەگەری نییە، بەڵکو پلیزەر خەڵاتی ڕۆژنامەگەریە تاکو وێنەگرتن. جا لەبەرەوە هەندی جار داستانەکەش هەروەها وەکو وێنەگرتنەکە درەنگە. کراوفۆرد دەڵێت هەموو وێنەبراوەکان سەنگیان نەخستۆتە سەر ڕووداوە ناخۆشەکان، هەندێکیان سەبارەت بە شتی دڵخۆشکەرن بەبێ جۆدان بە شوێن و کاتی ئەو وێنانە. کراوفۆرد لەو باوەڕەدایە کە وێنەکان تاقیکردنەوەی زەمان دەربخەن. شایستەیی خەڵاتەکە لەگەڵ خەڵاتەکەدا بێت. جالەوانەیە قۆرسایی و کاریگەری لەسەر کارەکەت هەبێت. ئەگەر تو شانۆنووس و یاخود ڕۆژنامەنووس لێکۆڵەر بێت و پەڵێزەر ببیتەوە کە دەمری ئەو کاتەی لە ساڵیادەت قسە دەکەن و دەنووسن دەڵێن فڵان کەس براوەی خەڵاتی پۆلیزەرە. لەگەڵ هەر کەسێکدا لەو بارەیە قسەمان کرد پێدەکەنین. ئەوان دەڵێن پۆلیزەر چی بۆ کردووە؟ گەرنتی ئەوەیان داوە لە ساڵیادمدا لە نیویۆرک تایمز بڵاو ببێتەوە. بینەرانی بەڕێز، ئەمە راپۆرتێکی بەشی کوردی دەنگی ئەمریکا بوو.